من میری کوردستانم. خاوەنی سێ کوشکم لەسەر ڕووباری. من لەنەوەی فرعونەکانم، ئەندامی دیبلۆماتی باڵای من ئامۆزای پاشای ئیسپانیام، من نەوەی مەزنترین بنەماڵەی ڕۆژهەڵاتم. خاوەنی سێ کۆشکم لەسەر ڕووباری نیل. خوشکەزای مستەفا کەماڵم. من و مرۆڤم کە جیهانی ئیسلامی یەکە خەم. لە یەکێک لە ڕۆژەکانی ساڵی 1921 لە واشنگتن دیسی پیاوێکی ڕێکپۆشی بەهیبەت بەم شێوازە لە یەکێک لە هۆتێلەکان خۆی ناسان. زەردەچینۆ محەممەد سەعید کاکیلۆ، شازادەی کوردستان و نەوەی فەرمانڕەوایی میسر. هەر لەسەرم بنەمایش بوو لە کۆشکی سپی بانگێش کرا و لەلایەن سەرۆک هاردینگەوە پێشوازی لێکرا. هەر بەو ناوەشەوە بوو لە دادگای پاریس کەیسی بۆ کرایەوە و لێکۆڵینەوەی لێکرا. کاکیلۆ کێ بوو؟ لە کاتێکا تازە جیهان لە جەنگێکی جیهانی گەورە بوو و 18 ساڵ دوای ئەوە جەنگێکی جیهانی گەورەی تر دەستی پێکرد، ئەو سەردەمەی سنوورەکان ئەگۆڕان و مەملەکەتەکان دابەش ئەکران. ئەلەو سەردەمەدا کەسێک بە ناوی کاکیلۆ بە جیهاندا ئەگەڕا و خۆی وەک شازادە میری کوردان دەیان نازناوی لەم جۆرە ئەناسان. من کاگەڕم بۆ چیرۆکی ئەم پیاوە بە شێوەیەک ڕووداوەکانە خوێنمەوە پێکەنینم نیە. چۆن هەموو دنیان خەڵەتانەوە؟ بەڵام کاگەمە ئەو شوێنانی کاکیلۆ قسەی کردووە بە جۆرێک گومانم لا دروستە بێ ئەڵێم یعنی بەڕاستی میر نەبووە. دوایی ئەمەوە هۆش خۆم ئەڵێم دەست خۆش کاکیلۆ، دوای 98 ساڵ خەریب و منیش هەڵخەڵەتێنی. گەر ڕۆژێک ڕێزکەوتە ئەرشیفی نیشتیمانی ڕۆژنامەکانی بەریتانیا ئەکەویت بەسەر چیرۆکی کەسێکە کە ناوی کاکیلۆیە. کەسێک بە تۆمەتی ساختەکاری لە بەهاری 1923 لە بەریتانیا سزادراوە و سنورداش کراوەتەوە. نەکە ڕۆژنامەکانی بەریتانیا، بگرە کاکیلۆ ئەچێتە ڕۆژنامەکانی ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا و عەرەبیشەوە. هەر کاتێک لەلایەک دیار نامێنێت لە ڕۆژنامەی وڵاتێکی تر سەرهەڵایەتەوە. بەم شێوەیە کاکیلۆ میری کوردستان یان شازادەی ساختەکارانی جیهان لە 1922 تا 1942 بۆتە باسی ڕۆژنامە جیهانیەکان. لەوەش زیاتر لە کاتی دادگاییکردن و سنورداشکردنەوەکانیدا باسی کورد و کوردستانی هێناوەتە ئاراوە. گویا نوێنەری خەڵکی کوردستانە و خەریکی چاوپێکەوتنە لەگەڵ گەورە پیاوانی جیهان بۆ دیاریکردنی چارەنووسی کوردستان. کاکیلۆ بە ناوی میری کوردستانەوە پایتەختی وڵاتەکانی ئەمریکا و ئەوروپای کردووە. شەوانی سووری لە هۆتێلە گرانبەهاکان بەسەر بردووە. من میری کوردستان. جانتا و کەلوپەلەکانم دواتر پێیەکە. ژوورێکی زۆر جوان و تایبەتم بۆ ئامادە.
هەردوای 2 ڕۆژ واتە لە 13 نیسانی 1923 ئەچێتە هۆتێلی هایت پارک. من میری کوردستانم. نەگەرەوە بگرێ 20 پاوانیشی لە خاوەن هۆتێلەکە قەرز کردووە. اینجا چۆتە کۆمپانیای تیملەر هایر 11 ڕۆژ بە ئۆتۆمبیل هاتوچۆی کردووە بەبێ ئەوەی 1 سنت بە. من خاوەنی هۆتێل هایت پارکم. ئەم کابراایەوە خۆی ناسان کە خاوەنی وڵاتێکە بە ناوی کوردستان. جەنابی لێکۆڵەر بەخوا من نەبوو. بەخوا مەبەستم ئەوە نەبووە. شتەکە دیارەکەم نەبوو. خۆی مەبەستم نەبووە جەنابی لێکۆڵەر. من وەکو ئەفسەرێکی لێکۆڵەر سەرسام بووم بەوەی کە چۆن لە قسەکانیە تووشی دایان جێژاوێ کردم کە دەستگیرمان کرد و پشکنیمان تەنها 12 پاوەنی پێبوو. سێرکە جەنابی دادوەر من شەجەری خێزانەکە مەگەڕێتەوە بۆ سەردەمی فیرعونیەکان بۆ فەرمانڕەوایی کۆنی بابن. کاکەجان تۆ بۆ چیتەوە بۆ 4000 ساڵ پێشتر با بگەڕێنە قۆناغی ئێستا. من هاتووم بۆ لەندەن بۆ بینینی حکوومەتی بەریتانی و سکرتارەتی کیرزم بەتەمای پێکەوە کار بکەین بۆ دامەزرانی پاشایەتی لە کوردستان. باشە کێ قەرزەکان ئەیاتەوە؟ بە دەسەڵاتی باڵای پاشایەتیەوە بوون. ئێستا 56 پاوانە پێ نییە قەرزەکە و بیتەوە؟ نەخێر بەڵام لە وڵاتەکەی خۆم نزیک بە 56 ملیۆن پاوەنەمێ. باشە تۆ بانگەشەی ئەوە ئەکەینەوەی فرعونەکانی بۆ لە توت ئەنخ ئامونەوە شتێ پارە بۆ ناتووە. بڕۆن ڕۆژنامەکان بکڕنەوە بزان هاتووە یان نە. مەگەر لە تابوو تەمۆمیاکراوەکانە بۆ هاتبێت. حەزەکەم لۆرکیزن و کۆڵۆنیێڵ و یۆگۆت بانکەن بەڵام بەداخەوە دیار نین. ئەم کابرای قسەکەی ناچێت وەستەریەک. خۆی وتی گوایە باوکم ناوی عەبدولحەسەنە و لە شەڕا لەگەڵ تورکەکانە کوژراوە. دوای دەرکەوتووە لە مەسەلەی دەرهێنانی فیلمێکی سینەماییەوە تێوەگلاوە. 4500 پاوەنی وەرگرتووە. ژنێکی ئەمریکی هێناوە. ئەمریکای بەجێ هێشتووە لە تاو قەرزاری. لە فەڕەنساش قەرزار بووە. بۆیە داوای دیپۆتکردنەوەی دەکەم. دادگا بڕیاریدا کە تاوانبار سەعید کاکیلۆ بە تۆمەتی ساختەچێتی بۆ ماوەی 6 مانگ زیندانی بکرێت. لە 14 جوڵای 1923 لە ڕۆژنامەی بۆستن گاردنی بەریتانی هەواڵی پەسەندکردنی پێداچوونەوەی دادگایی کاکیلۆ بڵاوکرایەوە. جەنابی دادوەر ئەم دادگایە کەی بەرپرسە لە مەسەلەکەی من کە مەسەلەیەکی بێگانەیە. ئێوەکو کێشەیەکی جینایی مەسەلەکەی منتان وەرگرتووە. لە ڕاستیدا خودی دادگاش کەوتە گومانەوە لە دروستی بڕیارەکەی بۆ کاکیلۆ بە تایبەت مەسەلەی سنوورداشکردنەوە کەیشەم دادگایە نیە. لە دانیشتنی دووهەمی دادگا کاکیلۆ بە 6 مانگ زیندانی و دیپۆرتکردنەوە سزادرا. دادگای لەندەن داوای ڕوونکردنەوە و زانیاری لە باڵوێزخانەی تورکیا ئاکات لەسەر کاکیلۆ. بە گوێرەی ڕۆژنامەی دە کۆریەر لە 26 مارت 1923دا باڵوێزخانەی تورکی بە دادگای لەندەنی ڕاگەیاندووە کە ڕاستە لە کوردستان بنەماڵەیەکی خانەدان بە ناوی کاکیلۆوە هەیە بەڵام ناتواننەوە بسەلمێنن کە ئاخۆ ئەم پیاوە بە ناوی سەعید کاکیلۆ ئەندامی ئەو بنەماڵەیە یاخودنە. دیسان گومانێک لامان دروستە بێتەوە پرسیین تۆ بڵێ ڕاست نەبێت؟ من کە چیرۆکەکانی ئەم مرۆڤە خوێنمەوە هەمیشە لە نێوان ڕاستی درۆکانی یاریەکەم. بۆ نمونە بەپێ ئەو بەڵگە و زانیاریانی کە هەیە کاکیلۆ لەگەڵ خێزانەکە سەردانی ئەمریکای کردو و چای بەسەرۆک کەوتووە. ئەو فۆتۆیانەی کاکیلۆ لەگەڵ خێزانەکە لە بەردەم کۆشکی سپیاکە گیراون ئەو بەڵگانە ئەسەلمێنێت. لەوە سیرتر یەکێک لە شایەت حاڵەکانی خات و لیندفێلدسۆن بۆ ژنی مێجەرسۆن کە پرسیاری ئاڕاستە کراوە دەربارەی سیستمی پاشایەتی لە کوردستان. لەوەشیان سیرتر کاکیلۆ 2 فایلی لە ئەرشیفی نیشتیمانیە هەیە کە ناتوانێت داونلۆد بکرێت. ئەبێ چی تیابێ؟ کاکیلۆ هەر کە گەیشتە پاریس هەوڵیە متمانەی سەرافە ئەمریکیەکان بەدەستبێنێ بە ناونیشانی جیاواز و بەکارهێنانی ئەو پەیوەندیە بەرفراوانەی کە هەیەی لە نێوان رووسیا و تورکیا و میسر و کوردستاندا بەو هۆیشەوە 3 هەفتە لەژێر لێکۆڵینەوەیە بوو. دەرکەوتووە کە ناوبرا و 3 ساڵ پێشەوە واتە ساڵی 1990 لە لەندەنەوە بەرەو ئەمریکا ڕۆشتووە کە پێشتر لە لەندەن لە دوکانێکی بەرگدرووە ئیشیە کرد. لە دوکانی چی؟ بەرگدرو
پاش ئەوە چۆتە پاریس و یەکسەر چۆتە ئوتێل میورس دوای چەند هەفتەیەک داوای پارەیان لێ کردو. بێگومان نەیەوە چۆتە ئوتێلێکی تر. بەڵێ چەند ئوتێلێکی تری کردووە و وتوێتی کە گوایە میوانی ئاغاخانی پاشای ئەفغانستانە چاوەڕوانی هاتنی ئەوە بۆ پاریس. لە چەند ڕۆژنامەیەکە زانیاری لەسەر ژنەکەی کاکیلۆ نووسراوە. خاتو کیتی سپێلکی کەسێکی لە بنەڕەتەوە ئەمریکی و ئەوترا کە ئەکتەری سینەماییە، کچی جۆزف سپێلگیە کە لە ویلایەتی کنتاکی ژیان و کیتی پاش مردنی باوکی خۆی وەکو شازادە پیشاناوە. ئەوەش هەرگیز لای خەڵکی وڵاتەکەی بە جدی وەرنەگیراوە. لێرە پرسیارەکە ئەوەیە: ئایا کیتی لە کاکیلۆ فێری درۆ بووە یان کاکیلۆ لە کیتیەوە فێری ساختەچێتی بووە؟ لە یەکێک لە راپۆرتەکانە هاتووە کە لە ئاڵۆزی جەنگی جیهانی یەکەمە کاکیلۆ بە جلوبەرگی سەربازی و خۆی کردو بە لەندەنە وەکو ژەنەراڵێکی ڕۆژهەڵاتی خۆی ناسانەوە کە ئەمی بووە چێتە سەر ئیتر چیرۆکی ساختەچێتی درێژاکێشێ بێ ئەوەی کەس گومان کە کە ئەم ژەنەراڵە کووردا شاگردی دوکانێکی بەرگدرو بێت. وتوچیەکی پانتۆڵ سێ پایتەختی هەڵخەڵەتان بە پێی ڕۆژنامەی نۆتینگهام دیسان کاکیلۆشتی سێر و سەمەرەی لەبارەی خۆی وتووە. ئامۆزای پاشای ئیسپانیا نەوەی هارونە ڕەشیدم شازادەی میسرم. من ئەو کەسم کە جیهانی ئیسلامی یەکەخم. من میری کوردستانم. بەپێی هەواڵەکان کە بڵاو کراوەتەوانێت کاکیلۆ لەم بەرەوبەری زەریاکانە و تا ئێستا هیچ وڵاتێک نییە بیگرێتە خۆی. پارێزەری کاکیلۆ لە 29 تەموزی ساڵی 1924 بڕیاردرا میری کوردستان سنورداش بکرێتەوە بۆ کوردستان. هیچ هەواڵێک دەربارەی کاکیلۆ نەبوو تا مانگی مارتی ساڵی 1925 لە هەواڵەکە لە ڕۆژنامەی دە دیڤۆن ئەن دە ئێکستر گازێتی باریتانیا هەواڵێک دەربارەی کاکیلۆ بڵاوبووە. چی باس کردووە؟ زانیاری سیر بۆ نمونە لە ساڵی 1921 کاکیلۆ سەردانی ئەمریکای کردو لەگەڵ خاتو کیتی سپیگلی خێزانە بەیەکەوە لەوێ چوونەتە کۆشکی سپی. لە ڕۆژنامەیەکی تری شاوم خوێناتەوە. پاشەوەی کە زانراوە کاکیلۆ ئوتوچی پانتۆڵ بووە ژنەکەیشی لێ جابووەتەوانێ. کاکیلۆ بە سواری کەشتی هۆمەری گەیشتۆتە نیویۆرک. پێش ئەوەی لەلایەن پۆلیسەوە دەستگیر بکرێت 3 ڕۆژی هەبووە. لەو 3 ڕۆژەیە سەردانی چەند ژنێکی ناسیایی خۆی کردووە. ئەوەش تاوە. من ڕۆڵی کاکیلۆ بینم لە ئێستا خەریکی خۆ ئامادەکارین بۆ وێنەگرتنی دیمەنێک یان گرتەیەک دوای سنوورداشکردنەوەی کاکیلۆ. کاکیلۆ دوای کە سنوورداشەکرێتەوە کۆمەڵی گۆڕانکاری گەوری بەسەرهات. بیرروڕاکانیشی گۆڕانکاری بەسەرهات. پێشتر ئەگەر باسی پاشایەتی و ئەو سیستەمەی کردووە ئێستا خەونی گەورەی کوردستانێکی گەورەی سربەخۆی یەکگرتووە کە دای بمەستێنێ. دەنگ چۆن ناوەندە فەرمیەکانی تورکیا هەموو هەوڵێکیان ناوە بۆی پاسپۆرتە دیپلۆماتیەکەم لە ئەمریکا ڕەت کرێتەوە. تۆ بڵێ بەڕاستی منش قوربانێکی تری مەسەلە سیاسیەکانی کورد بوو بێ؟ گەر لە ئێستایا نەتوانم گەڕێمەوە بۆ کوردستان و شەڕ لە پێناو نیشتیمانەکەما بکەم.
ئەمە لە کەنار دەریاکانی ئێرە بمێنمەوە شەڕ لە پێناو مافەکانی خۆمان بکەم. ئەوانەی کە بینیویان ئەگەڕنەوە ئەڵەن میرچاوی ئەبریسکایەوە کاتێک کە باسی ئەوەیە کرد ناوێ بچێتەوە بۆ بەریتانیا چونکە هاوپەیمانی تورکیایە و ڕێ لە پەیوەندیەکانی نێوان کوردستان و ئەمریکا ئەگرێت کە ئەم ئەوێت لەو ڕێگەیەوە پەرە بە سامانە سروشتەکانی کوردستان بات. من هەڵە ناکەم و میری کوردستانم سەرکردەی گەلێکی 8 ملیۆنیم کە بەڕەچەڵە کارەبای لە کوژاوەتەوە. ئەمە وەزعی ئێمەیە لە کوردستان. خۆم هەڵە ناکە من میری کوردستانم سەرکردەی گەلێکی 8 ملیۆنیم ئەو پیاوانەی بە سروش جەنگاوەرن. ماوەیەک لەموو پێش هەواڵم بواتوە لە مام و ئامۆزایەکمەوە پێویستە زوو بگەڕێمەوە ئەبێت میرنشینەکانی کوردستان یەک خەم پێویستە دەستگای کۆچ و کۆچبەران یاخود وەزارەتی دەرەوە بە فەرمیدان بۆ وایە بنێن کە من میر و فەرمان ڕەوای کوردستانم. تۆی بینەریشدان بە وایە بنێ کە گومانێکە لەلا دروست بوو بێ گەر بچووکیش بێت. ئەمەش هونەرە گەورەکەی ئەم کابرایە کە تا ئەم چرکێش هێزی خۆی ماوە. گەنجێکی باڵابەرز ڕوخسارێکی سەرنجڕاکێش جلوبەرگێکی ڕێک و پێک ئەگەر دیقەتی بێ لە دەستی چەپیا موستیلێکی گرانبەهای لە پەنجەیە کە نرخەکەی بەهای 10,000 جنێیە بەم شێوەیە کاکیلۆ جارێکی تر دەرەکەوێتەوە لە ساڵی 1925 ئەم جارەیان لەبەرنی. ماوەیەکە لە شارەکەی یەو موچەنوتێ لەگەڕاوم ئەمەوێت جوانەکانی ئەم ناوە لە هەموو سوچێکەوە ببینم. دڵخۆشم بۆی کە کۆمپانیەکەتان بڕیاریەوە فیلمەکەم ببینێ بۆ هیوایی کە لە داهاتووە بتوانین مامەڵە و سەودای بکەین. فریان نەکەوتکێتە سەودا و مامەڵەکردن. لە دوای چەند ڕۆژێک پۆلیسی ئەڵمانیا دوای کۆکردنەوەی زانیاری گرتیان. بە پێ ڕۆژنامەکان لەوە ئەچێت لە دوای سنوورداشکردنەوەی لە ئەمریکا گەڕابێتەوە بۆ فەڕەنسا لەوێ شۆچۆتەوە بۆ ئەڵمانیا. ساڵی دوایی لەم ڕۆژەی کە لەگەڵ منابوو لە فەڕەنسا ئاگیرێتەوە. پۆلیس لە نێو شتومەکەکانیدا ژمارەیەکی زۆر لە نیشان و ملوانکەی جۆراوجۆر و دەستێک جلی سەربازیە دۆزێتەوە کە کاکیلۆ وتوێتی ئەوە بەرگی ژەنەڕاڵی لەشکری کوردیە. لە ڕۆژنامە و میدیا ئەوروپی و ئەمریکی و عەرەبیەکانە زۆر گرنگی دراوە بە هەواڵەکانی کاکیلۆ. سەرنجڕاکێشترینیان لە ڕۆژنامەی دۆمینگۆ لە دیسەمبەری 1928 هەواڵێکی زۆر سەرنجڕاکێش بڵاوکراوەتەوە. داوا کراوە پەیکەرێکی بۆ دروست بکرێت و وەک ساختەکاری جیهان بناسێنرێت. نەکەر ئەوە ژنەئەدی بۆ ڕۆماننووسی فێنلەندی خات و ماریا جۆتوی ژیان و هۆڵەکانی کاکیلۆی لە ساڵی 1932 کردووە بە شانۆنامەیەک بە ناوی کوردش پرنس میری کوردان لەسەر تەختەی شانۆ نمایش کراوە. نانا 1920 نەبوو لە لاهای گیرام 1928 لە لاهای گیرام 1927 گیرام بەزەوە لە ئەمستەردام بوو 1928 لە لاهای گیرام. ئێوانەی داوای قەرزم لێکەنەوە ئاگادار بن و وریا بن بزانن لەگەڵ کێ قساکەن. من میرم خوێنی پاشایەتی بە دەوارەکان ماڕوە. تۆ کی؟ من نوێنەری حکوومەتی میزۆپۆتامیا. من خاوەنی 32,000 سەرحوشتر و مەڕم. من لە وڵاتی دایکی خۆم خاوەنی 263,000 دۆلارم. بۆ کوێ بەنمەی بند ئەوانە نیشانی پێکەکەی منن. من میری کوردستانم. بێگومان بەس پیاوان بەر ساختەکاری ئەم کابرایە نەکەوتون بەشێکی گەورەی ژیانی لەسەر شانی ژنە دەوڵەمەندەکان بووە. بۆ نمونە
ئەم وێنەیە خاتوکیتی هاوسەری بوو دوایی بەناوەیەک لی جیابۆتەوە. ئەمەشیان خاتو ئیرینایە کاکیلۆ لەسەر گەڵای گوڵە لاڤیندەر نامەی بۆ نووسیوە بە دەربڕینی وشەی ناسک و خۆشەویستێڵی خەڵەتانەوە پێشی وتووە ئەم دەربڕینانم لە درامایەکی خۆمەوە وەرگرتووە کە پێشتر بڵاوم کردوێتەوە بە ناوی مانگەکەی عێراق. کایدی شۆن، ماکسیم سترێس، میمی زایرێ ئۆپەلۆس کە بە ئەسب سواری و سوارچاکی دڵی ئەم بێوژنەی بردوێتەوە. لە هەمووی سیرتر لە یەکێک لە گرتنەکانیە کاکیلۆ دەفتەرێکی پێ ناوی دەیان ژنیتیان نووسیوە لە لای هەموو ناوێکیشەوە خاڵ لاوازەکانی نووسیوە بۆ نمونە میمی زایرێ ئۆپەلۆس گەنجە یۆنانیە جوانە بێوەژنە شێتی ئەسب بەرکی سەربازی نیشان مەدالیایە 750 فرانکی لێ وەرگیراوە باشتر وایە هاوسەرگیری لەگەڵ بکرێ. تۆ سێری ئەم ساختە چییە؟ دڵی زۆر خۆشە بوو کاتێک کە بە خاوەنشکۆ بانگمە کرد. بەڕاستی کابراایەکی سیر بوو. ئێستاش نەمانزانی خەڵکی کوێیە. کاکیلۆ بەڕاستی کارام بوو لە قایلکردنی کەسی بەرامبەرە. بە درێژایی تەمەنم کەسی وا ساختەکارم نەبینیوە. کاکیلۆ چەند جارێکی تر دەرئەکەوێتەوە و ئەگیرێتەوە لە ڤێننا، ئەمریکا، ئەمستردام، بەلجیکا، فەڕەنسا و چەند وڵاتێکی تر. 3 بۆچوونیش هەیە لەسەر ئەوەی بەڕاستی ئەم کابرایە خەڵکی کوێ بووە. 1 لە وڵاتی تورکیا لەدایک بوو و لە 15 ساڵیەوە هاتوۆتە بەریتانیا. 2 هەر لە بنەڕەتەوە لە لەندەن بوو و ناوی جێی ئای بانسۆ بووە. 3 ئەوەی کە خۆی گێڕاوێتەوە ئەویش بە پێی ساڵ و گرتنەکانی گۆڕانی بەسەر هاتووە بەس هەمیشە و توێتی کە میری کوردستانە. کاکیلۆ لە کاتی جەنگی جیهانی دووەما ون ئەبێت و هیچ زانیاریەک لەسەر ونبوونەکەی نییە. بەس نازانم بۆ من وا هەستەکەم لە کۆتایی ژیانیا هاوسەرگیری لەگەڵ خێزانێکی دەوڵەمەند کردووە وەکو میر بەخۆشی کۆتایی ژیانی بەسەر بردووە یان لاوانەش لە زیندانە مردبێ. هەر چۆنێک بێت کەسێکی سیر سەدان چیرۆکی سێری لە دوای خۆی بەجێهێشتووە. من میری کوردستانم.